کۆنفرانسی سێمی یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان لە شاری هەولێر بەڕێوەچوو کە تایبەت بوو بە ڕۆڵی کەرتی تایبەت لە پەرەپێدانی ئابووری هەرێمدا لە ڕۆژی یەکەمی کۆنفرانسەکەدا کە چەندین کۆمپانیای ناوخۆیی و دەرەکی بەشدار بوون باز لە ئەرک و ڕۆڵی کەرتی تایبەت کرا لە بوژاندنەوەی ئابووری هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمیش ڕایگەیاند ئەوان لە هەوڵدان کەرتا خزمەتگوزاریەکان بدەنە کەرتی تایبەت. ئێستاش یەکێک لە خاڵە گرنگەکانی پلانی حکوومەت بۆ ڕێبەڕووبنەوەی تێپەڕاندنی ئەم دۆخە ئەوەیە کە پشتگیریەکی زیاتری کەرتی تایبەت بکاتن تاوەکو ئەم کەرتە بتوانێت سنوور و بارستە و قەبارەی کار و چالاکیەکانی لە هەموو بوارەکاندا کاراتر و فراوانتر بکاتن. زۆرترین دەرفەتی کار و داهاتی باشتر بڕەخسێنێت بە شێوەیە کە ئیتر لە جیاتی کەرتی گشتی ببێتە خواست و ڕۆگەی یەکەمی کارخوازان. لە پانێڵی دووەمی کۆنفرانسەکەدا لەبارەی ڕۆڵی میدیا لە بوژاندنەوەی ئابووری هەرێمدا شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا ڕایگەیاند میدیا وەک کاری چاودێری ڕۆڵی بەرچاوی هەبووە و وتیشی هەرێمی کوردستان قەیرانی دارایی نییە و ئەوەی کە ئێستا هەیە قەیرانی سیاسیە. بۆیە بەشە لەو مشکلانی کە باسم کرد و کە بەڕێستان ئاماژەتان پێیەوە بەڕای من اقتصادی نییە، بەڕای من بە دەرەجەیەک مشکلی سیاسین و ئەم مشکلە سیاسیانە لە هەرێمی کوردستان بە خەڵکانی وەکوێم و خەڵکانی ئەکادمی وەکو بەڕێزان کە لێرە جوودێکی هەوڵێکی زۆریان ناو خۆیان ماندوو کردو و لەو خەڵکانی کە پێشنیازی ژەکەن من پێم وایە بێمە حل نابێ حلکردنەکەی بێ بە سیستەمی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستانە بێت سەر لە نوێ یا دابڕماڕلێ یا گۆڕانکاری تیابرێت. باڵوێزی پێشووتری ئەمریکا لە عێراق ئاماژەی بۆدا کە پێویستە سیاسەتی حکوومەتی هەرێم بەرامبەر کەرتی تایبەت بگۆڕێت و پەرەی زیاتر با کەرتی تایبەت بدا. وتیشی نابێت حکوومەتی هەرێم تەنیا پشت با کەرتی نەوت ببەستێ چونکە هۆکاری سەرەکی قەیرانی دارایی هەرێم پەیوەندی بە دابەزینی نرخی نەوتەوە هەیە. ڕۆڵی حکوومەت وەک من پێم وایە لە دوو شتدایە. یەکەمیان ڕەخساندنی ژینگەیەکە بۆ دڵنیایی بوونەوەی کەرتی تایبەت و پێویستە دووەم ئەوەیە کە حکوومەت پێویستە ژێرخانی ئابووری هەبێت. ژێرخان وەک ڕێگەوبان وەک فڕۆکەخانەکان وەک کارەبا. کۆنفرانسی سێمی یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێم و باسکردن لە ڕۆڵی کەرتی تایبەت لە بوژاندنەوە و پەرەپێدانی ئابووری هەرێم لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە هەرێم با قەیرانێکی سەختی داراییدا تێدەپەڕێت و حکوومەت بۆ کەمکردنەوەی کاریگەری ئەو قەیرانە سیستەمی بۆ کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهاتەکانی داناوە کە سیستەمی پاشەکەوتکردنی مووسەیە. پەیڕەوکردنی ئەو سیستەمان نیگەرانی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی لێکەوتەوە و بەو هۆیەوە لە بەشێکی زۆری هەرێمدا خۆپشاندان و گرتبوونەوە و بایکۆتکردنی دەوام دەستی پێکرد و تا ئێستایش بەردەوامە لە بەشێکی دیکەش دەوام لا کەرتی پەروەردە و فەرمانگە حکوومیەکاندا بە شێوەیەکی یاسایی بەڕێوە دەچێت. هێرش قادریان ئارتی هەولێر.